لەبارەی سەردانەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدای فیدراڵ سەبارەت بە گرنگی ئەم سەردانە و کاتی ئەم سەردانە لەگەڵ بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عراق دەدوێم کە بەڕێزیان ئێستا لە ئێمە میوانە لە نێو ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 بەخێر بێ کاک دانا. زۆر سپاس بۆ میوانداری. سپاس. بۆچی لەم کاتەدا ئەم سەردانە کرا بۆ بەغدا؟ گرنگی ئەم سەردانە چییە بە تایبەتی لەم کاتی ئێستادا؟ وڵێ ڕێزستان بۆ بینەرانتان طبعاً ئەم سەردانانە گرنگەکەی لەوایە کە ئەم لە کاتێکی گرنگە بۆ ئەوەی کە عێراق ساخۆی ئاماداکە بۆ ڕێخستنەوەی با بڵێن ئامادەکردن بۆ ڕێخستنی بودجێ 2023 کە تەسەورەکرێت بودجەیەکی هەم گەورە بێ هەم بودجەیەکی معقەد و قورسیش بێ و لەمە گرنگە وەکو ئەوەی کە پێگەی هەرێمی کوردستانی سیاسی و ئابووری لە ئەم بودجەیە جێگیری کردێ ئەمە لەلایەک لەلایشکەوە بۆ خودیم حکوومەتەوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەی کە کراوە ئەمەش نیەت پاکێکی ئەم حکوومەتی عراق پیشانەیە کە ئایا تا چرا دەگامادەیە بێتە پێشەوە هەرێمی کوردستانە کێشەکان وەلا بنین و کێشەکان بەرەو چارەسەرکردن برن. ئێمە زانم کابینەی کە ئێستا پێکێنراوە کابینەیەکی تایبەتە لە وەختێکی تایبەتە دروستکراوە یعنی دوای ئەو ململانە قورسە تا ڕادێگەیشتە ململانی چەکداری لە عێراق چارەسەر نەما یا بە بەرەو فۆزایشی گەورە بڕۆشنە یا بە ئاراستەیە کابینەیەک دروست کرێت کە هەموو لایەنەکان بەرەو هێورکردنەوە و ڕێکەوتن و سەقامگیریکی سیاسی بەرێ ئەم کابینەیە بە تەجروبەیەکی گرنگ هاڕاوە ئەمە امتیحانێکی گەورەیە بووی بۆیە تەسەورەکەم سەردانەکە وەکو سەردان زۆر گرنگ بوو و مەلەفەکانی کە باسیش کراوە تایبەت لە مەسلەی پشکێرێمی کوردستان لە بودجە و پشکێرێمی کوردستان لە داهاتی عێراق و جگە لە بابەتەکانی کە بەشداری کوردە لە پرۆسی سیاسی لە عێراقا لە بەڕێبردنی وڵاتە لە بەشداریکردن لە سیلکی عسکەری و دیبلۆماسی و ئەو ڕێکەوتنانەی کە بووە کە پێداچوونێکی گرنگ بامیابدۆرە. کاک دانا ینی هەمیشە لە کابینەکانی پێشوشدا ینی کاتێک کە شاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدای دەکرد لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدای فیدراڵ ینی مەبەست ینی بەرپرسانی باڵای عراق هەمیشە ئەوە دەبووە ماشێتی هەواڵەکان کە نیازپاچی هەیە بەڵام دواتریش دەبینرا کە چی دەگوزارێت ئەم نیازپاچێت تەنیا قسەیەک دەبوو ئەم جارش بە هەمان شێوە نیازپاچیەک دەگوترێتەوە دەکرێت بڵێن ئەمە وەکو ئەوانی ڕابردووە یاخود فعلەن ئەمەیان جیاواز دەبێت. ڕاستێکی من ئەمەوە بە شێوەیەک وەڵامی جەناب بمەوە ئێمە بێت جیاوازی بکەین لە نێوان حکوومەتی عێراق لەگەڵ ئەو حیزبە سیاسیانەی لە پشتی بەردەوە حکوومەتی عێراق بن ڕاستێکی بەما ڕاستەیە بوانی زۆر جارمە بیستمانە لەوانی کە کاراکتەرین لە حکوومەتی عێراق ینە حکوومەتی عێراق پێگاتۆرە چەندین لایەن بڵێن وەزیری کوردیتیای سونیتیا شیعیتیا شیعەکان بە جۆراجۆتیان دوجا بڕیاری باش دەرەچوو لە هەنان حکوومەتی عێراقەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ ئامادەکاری بۆ پرۆژە بودجێ یاسا ئەم بابەتانە بەڵام دوجار حزبە سیاسیەکان بوون کە زۆر جار ڕێگریان نەکریا زۆر جار تەگەران دروستە کرد جا ڕەفشاری سیاسی و پەرلەمانی بووە من تەسەورەکەم ئەو ئۆپشنە هەرماوە بەڵام شێوازی شکەی هەیە ئێستا ینی ئێستا قورسە بۆ حزبە سیاسیانە بتوان دووبارە تەگەرە دروستکەن ئێستا تێگەیشتوون و پێشتری ژانزانی کە کورد کاراکتەرێکی گرنگە لە نەک لە حکوومەتی عێراق لە خودی عێراق بەگشتی ئەمە لەلایەک ئەم کابینەیە کە دروست کراوە لە وەختێکی حساسایە و کورد پێگەنێرێکی گرنگی ئەم کابینەیە و ڕێکەوتنێکی سیاسی کراوە بۆی کە ئەم کابینەیە بەو داخوازیانەوە جێبەجێ ئەم داخوازەکانی هیچیان داخوازی بەدەر لە دەستوری ئاسانی هەمووی داخوازی دەستوریە کە ئەستا هەندێک جارن باسی موچۆ بجۆن بابەتان ناکەنە بۆ ئەمانە شتی بەدیهی بوونایە تەنانەت دەی ژمارەی کەسەردان لە ساعت 14 مە وەزارەتی تەختێتی عێراق لە 2010 بۆ خۆی سەلمانوتی کە کورد زیاد لە 13.9 دانیشتوانی عێراق یعنی ئەمە خۆی بابەتەکان هەن بەڵام وەکوڵم زۆر جار لە بابەتی سیاسی و لە سێوەردانی سیاسی هەندێک حیزبی سیاسی بە فشار بۆ ئایا لە پەرلەمانە بووە تەگەران بۆ بابەتەکان دروست کرد کەەوە دیمان چەندجیندار بۆ پشکی هەرێمی کوردستان 200 ملیارەکە بە پێشتریش بێ مجارێن تەگەران دروست کرد. زۆر باشم باسی ئەمەد کرد بودجەی هەرێمی کوردستان ئەم سەدا چواردەیە کە لە ڕابردوودا چۆن بۆ زۆر جاریشە بۆ لەنێو کۆبوونەوەکانی پەرلەمان ینی بە بەرگێکی یاسایی نیەتێکی جیاواز لە یاسایان هەبوو بۆ جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکان هەر بابەتێک کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە لە ڕووی دەستوری و یاسایی و ئەنی بە هەڵپەسێدراوی ماونەتەوە تاکو ئێستاش ئەم نەفەسە دەکرێت بڵێن هەر هەیە لە نێو پەرلەمان ینی بەرگێکی یاسایی بەنیەتێکی دوور لە یاسا بیانەوە کار لەگەڵ هەرێمی کوردستان بکەن.
من تصورك كما تا اساس هندك دني بوبوليستي هي لنا برلمانه كبو راستي برو عند دني هي ك استاج يا تينجيشتو يا بينجيشتو كي سياسي هي لسروي ك هندك بابتها بيوست ما في دستوري ودور الملفات السياسيه هندك بابتي كهي ملف سياسي جواز خسر سركري والله تا اساس داني هند دنيا بس تصورك كما امجاريان اميد كان زياترين للان كان يقدر بويك وكوتم ركوتني سياسي جرين بهز دروس كرا بو بيغناني حكومته دوم حكومته بو خوي لجير امتحاني شي جورايا ووضع عراقي سياسي وضع شي سقام جيري جورانيه تا فتواني تويسا للاكو كورد برايس بخي يعني ما في كردني يعني بيشلكاري بشما بنولا ركوتني سياسي كي تصور كم جارا باراستي كي باشرون بلا ما قسيري للان قسيري كين بلين ام كابينيه اتوانيه يا امر ركوتني سياسي اتوانيه هموك ان شاء الله استراكاين يعني حكومه تيرم عراق صار سركال لمده سال يا 2 سال من تصوره كمان قرصه ما به هنيا برين ملف كان زور ملف معقد زاد ميز لسروا تركيز كم يعني ما وكي كارنامكي شيعة سوداني هندنيا سيمان تاوك وشش مانغا بوري خصنوي سرجم او همو كارانا يعني تم برسك باسكرا وقش بيني شي تدا يعني باسكرا ولمباري واوانيش كا بودزيه ما في بيشمرغيه ريكوتني شنغالا اروها وزو نوتو غازو همو امبرسانه تم برسي ديكا يعني دكري بلين لم زمن كورتدا لما وكورتدا اما انا همو جيب زياده دكري اما وكو رابردو بعاطفي وسيري اما بكين بلين همو جيب زياده ببله من جاجبينا كم لوايا كم ستافي حكومة ريمي كردستان وحكومة ريمي كردستان بشويكي زور مهني يعني وجدي لسر خاتن لسرن بابته وتواني انا قناغي كي جرين لو دانستانا ببرن كامل بخوي فاكتوري كي بهذا خالش كوي او بابتاني جناب باسك مسألة بوجا كري بون سال ريكوتني لسر كري مسألة بيش يزي بيش مرقا لنا بوجا تواني جيب كريتوا اگر لاني لخواستي من هذا تصور كم هنيا الملفات بچینە پێشەوە مەسەلەکانی کەی کە پێویستە بە ڕێکەوتنەکانی کێ و کۆی شنگال ئەوانش ڕێکەوتنی سیاسین تەنها مەسەلەی جێبەجێکردنەکەی ماوە بەڵام هەندێک مەلەفیکەیە مەسەل مەلەفەی مادەی سەوچێت مەسەلەی بەشداری کورد لە پرۆسی سیاسی عێراقا بە شێوەیەکی مەیدانی جدی و بەشداریکردنی وەسیکی دیبلۆماسی و عەسکەری بۆ ڕێژەی کە ڕێژەی کوردێ ئەمانم تەسەورەکەم هەندێک بابەتن کە پرۆسەکە زیاتر لە 6 مانگێوێت وبلان دي لقل ما برين يعني اگر هنگاي كم برين ربان ها كان كبرين تصور كم توانين لا عندك نزيكا غنيتي سياسي تاو هبه بو چاره سكني كه شكان لا هريم كردستان اتواري انا جاب ذكر استی جێبەجێکردنی ئەم داواکاریانە تا چەند پەیوەندی بە یەکدەنجی کورد هەیە لە بەغدا هەموو کاتێک باسمان کردووە یەک ڕێزی یەکدەنگی کورد لەسەر پرسە دەستوریەکان و ئەو پرسانە کە پەیوەستە بە مافی گەلی کوردستان با بڵێن فاکتەرێکی بەهێزە بۆی کە کورد لێ بتوانێت بابەتەکانی جێبەجێکە ئەین هەرتی جارێک ئێمە کە بە دەنگێکی لاواز یا بە پەرش و بڵاوی چوونێتنە مناقەشات و مفاوەزات بۆ هەر بابەتێک دامە لایەنەکان سوودێکیان وەگرتووە لەوە کەلێنێکیان دروست کردووە و زۆر جار توانیان سوود وەگرن لەو بابەتە لە زۆر جار حتا لە هەندێک یاسا کە تێپەڕ بۆ لە پەرلەمانە نەبوونی یەک ڕێزیەک یا یەکدەنگیەک وای کردووە کە بەسەر ئێمەشا تێپەڕێ بەڵام ئەم یەکدەنگیە کە هەبێت یەک ڕێزی کە هەبێت یەکگوتاری هەبێ ئێمە دایمە وتومانە کاک شەر نییە لەسەر هەموو پرسێک یا لەسەر هەموو بڕگەیەکی یاسا ئێمە یەک بین بەڵام گرنگە پێویستە لەسەر ئەو بابەتانی کە پێویستە بە مافی گەلی کوردستان مافە دەستوورەکانی گەلی کوردستان ئێمە یەک بین لەبەرەوە ئێمە وتومانە دایمە هەمومان هەوڵین بۆی کە دەستور جێبەجێکرێ مافی گەلی کوردستان بەدیبێنێ ئێکە هەمومانە نیەتەمان هەبێ بارێگا کامە جیازێ بەڵام مادامێک ئامانجوانەیە گرنگە پێکی شەوە ناوبنی ئەوەی کە ئەمڕۆ دەبینرێ ینی بە شایەدی سەرجەم چاودێران و خەڵکیش کەمەی کە هەیە بە ئەوەی خۆشت باست کرد بە هەوڵێکی جددی و باش ناو دەبدرێت وە گەشتبینیەکیش هەیە پێت وایە دوای ئەم هەوڵە کە نزیکبوونەوەی گوابەدی دەکرێت گەشتبینیەکیش وەکو خۆت باست کرد ینی هەند لایەن هەبن کە بیانەوێ لەگەڵ ئەمەنە بن پێت وایە بۆ چونیوات بەداخەوە ینی لەوانێ لە ناو هەرێمی کوردستان بە ڕێژەیە دەگەر کەمیش بێ لە دەرەوەی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقیشا هەندێک لایەن لەوانێ بیانێ ئەم حکوومەتەی محەممەد شیع سوودانی سەر نەکەوێکو خۆی یا بیانێ هەندێک مەرامی سیاسیکان هەبێ بیکەن بە مخایزە لەگەڵیا لە نەفەسی هەرێمە بەڵێ نەفەسی هەرێم کە بۆ کارکردنی بەڵێ ناو هەرێمیشا محتەمەلە هەندێک لایەن بەداخەوە ینی بێوێت ئەمە کابینەیە سەرنەکەیان هەرێمی کوردستان تا ڕادەیەک لاواز بێ لەبەر هەندێک مەلەفیان
بەرژەوەندی سیاسی خۆی بێ ئەمانە بەکار بێنیان بەڵام لە پەیڕە و پرۆگرامی هەموو لایەنەکاندا هەیە ینی یەکەم خاڵەوەیە کە لە بەرژەوەندی گەل کار دەکەن ئەمە لە بەرژەوەندی گەل نییە ئەم هەوڵێکە ئێستا هەیە بەتەکید بۆ بەرژەوەندی گەلی کوردستان عنی خۆما بۆ هیچ سوودێک نییە بۆ هیچ حزبێکی سیاسی نە بۆ پارتی بەتەنیانە بۆ یەکێتیانەوە حزبەکانی کەشە نەبووانەکە لە پەرلەمان یا لە پەرلەمانانین بۆ هەموو گەلی کوردستان یعنی ئەوە بودجەیەکە بێت بودجەیەکە بۆ پەرەپێدانی ژێرخانی یابووری هەرێمی کوردستانە بۆ هیچ حزبێکی سیاسی نییە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە بۆ خزمەتگوزاریە بۆ موچەیە بۆ هەرچی بابەتێککە بێ ڕاستە لەوانەیە ئەمە گلێما لە هەندێک بابەتە بێ لە هەندێک کلێنی داری هەبێ لە هەندێک کێشە و گرفتە بێ کە لەوانێت تا ئێسانە گەیشتنە قۆناغی کۆتایی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی چەندین جار باسی مەلەفانی کردووە مەلەفی گەندەڵی هەبێ مەلەفی تەرخەمی داریە بێ بۆ هەوڵی بۆ چارەسەکردنی بۆی کە پێداچوونێ بە زۆر بابەتا کردووە ئەمە معناوەیە کە ئەمە بینین ئەم شتانە هەیە بەڵام ئایا بەراوردەکەی بۆیە کە تۆ پێگەی هەرێمی کوردستان لاوازکەی یان ئەو بابەتە ببڕی کە پێشتر چەند کەسێک هەوڵیان نابوو بودجەی هەرێمی کوردستان بڕن بۆی کە فشار لەسەر هەرێمی کوردستان تەسەورەکەم ئەگەر کەمینەیە گەڵ بیرکردنوانێ بەڵام زۆرینەی خەڵکی کوردستان و حزبە سیاسەکانیش لەگەڵە بابەتان کە هەرێمی کوردستان علاقەیەکی تەندروست و سەقامگیریە بێ بۆ بەرژەوەندی گەلی کوردستان مافەکانی باشە ئەمە لەسەر ئاستی ناوخۆ ئەگەر بڕوانین لەسەر ئاستی دەرەوە نێودەوڵەتی ینی تا چەند ئەمە گرنگە ئەمە ئەم سەردانانە وا دەکات ئەم کۆبوونانە وا دەکات پەیوەندی نێوان هەرێم و فیدراڵ تۆکمەتر بێت باشتر بێت ئەم باشی پەیوەندی و تۆکمەی پەیوەندیە تا چەند گرنگی هەیە بۆ ئاستی نێودەوڵەتی تەنانەت بۆ جگە لە دۆستەکان بۆ نەیارانی عێراق و هەرێمی کوردستانیش ئەگەر ئمە بەوردی سێری مێژووی عێراق بکەین نەگەرۆکو عێراق باسیکەین عێراق دایما وڵاتێک بووە لە شەڕ و ململانێ بووە دایما دەستێوەردانی دەرەکی فاکتەرێکی لاوازی عێراق بۆ کە عێراقی بەرەو لاوازی بردووە جگە لە حکوومەتانێک کە خۆیان بە شێوەیەکی دیکتاتۆری وەکو لە ساڵی 69 تا 2003 نظامی بەعس حکمی کرد بە شێوەیەکی ڕق و دیکتاتۆری بەڵام ئەوەش دووبارە بەسەر خەڵکی عێراق و هەوڵاتی عێراق ئاشکاوە ئەوەی کە ئێستا هەیە ئەگەر دەستێوەردانی دەرەکی نەبێت ئەگەر عێراق بە ڕوانگەیەک سەیری داهاتووی خۆی بکە کە وڵاتێکی بەهێز بێ سنوورەکانی پارێزراو بێ بتوانێت لەسەر پێی خۆی بۆسێ لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی و لە ڕووی کۆمەڵایەتی سەقامگیر بێ پێویستە هەموو کێشەکانی یەکەم هەنگاو لەناو خودی عێراقا چارەسەکە کێشەکانی لەگەڵ سونیا چارەسەکە کێشەکانی لەگەڵ کووردا چارەسەکە کێشەکانی ناوماڵی شیعە چارەسەکە کێشەکانی لەگەڵ دراوسەکانە چارەسەکە کە وڵات بەرە سەقامگیریەکی سیاسی و ئابووری ئەمنی و کۆمەڵایەتی ڕۆی ئەتوانێت وڵاتێکی بەهێز بێ مافی هاوڵاتیانی خۆی بە خزمەتی هاوڵاتیانی خۆشی بکڵێ بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردی کاک زۆر سپاس بۆش